بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەسەڵاتدارانی هەرێم بەردەوامن لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و یاساشکێنی بە بڕوای بەشێکیش لە یاساناسان ئێستا دادگا لە خراپترین دۆخیدایە و ڕۆژ بە ڕۆژیش پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی یاسا سەروەری و ڕۆژ دوای ڕۆژ یاسا لە هەرێمی کوردستان لە پاشەکشێدایە. لە کاتێکدا گەندەڵێکی ڕێکخراو لە هەرێمی کوردستان هەیە ئەی ڕۆڵی یاسا چییە؟ چۆن دەکرێت یاسا لە چنگی پارتیویکێتی ڕزگار بکرێت؟ دەسەڵاتدارانی هەرێم بەردەوامن لەسەر یاساشکێنی و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. باشێکیش لە یاساناسان هۆشداری لەبارەی دروست نەبوونی سەروەری یاسا و لێکەوتە مەترسیدارەکانی دەدەن. لەتیف مستەفا یاساناس وەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە میانی بەشداریکردنی لە دیداری گۆڕاندا ڕایگەیاند دادوەری لە هەرێم لە خراپترین دۆخدایە و دادگا سەری بڕدراوە. ئێستا سەیریکە سوڵتەی سلێمانی و سوڵتەی هەولێر یەک دەسەڵات نین، هەردووکیان دوو دەسەڵاتی خارجی دەوڵەتن. مؤسساتمان هەن، یاسادانان جێبەجێکردنی دادوەری بەسەمانە مؤسساتی کارتۆنین، دەسەڵات لای پەرلەمان نییە، لای قەزاژ نییە، لای سوڵتەی تەنفیزیش نییە. لەو کاتانە نابێت کە دەسەڵات ئەو کەسانەوەی لە پشتن کە لە پاش دەسەڵاتی دەوڵەتەوە دەسەڵاتیان بەدەستەوە شتێکی لە پشت دەسەڵات وەکەم دەسەڵاتی دەوڵەت نییە، دەسەڵاتی دەرچوونە لە دەوڵەت، دەسەڵاتی چەتەیە، دەسەڵاتی ببوور نەم کەلیمە نایڵێم وەکو ئیهانە. تۆ دەشێت ناو کۆمەلگادا هەم خەڵکێکە دەبن چەتە بن، دەسەڵاتیان هەبێ و دەوڵەتیان پیان نێوەریان سەردەمێک پیان نێوەرێ، یان دەسەڵاتی خێڵ بن یان دەسەڵاتی پێش دەوڵەت بن. سەروەری یاسا لە ئەمارەتی کوردیان نەبووە، ئەمە بە دراسە کردوومە. کورد بەس بە میزاجیات حکمی کرد وەکو ئێستا سەریکە لە ئەنجامە کە بە میزاجیات حکمت کرد خەڵک بێزار دەبێت لێت هەڵدەست. لە شەرق لە غەرب شۆڕش دەگمەن هەیە پیاوی شۆڕشگەر بێ بە پیاوی دەوڵەت، پیاوی ڕوخێنەر بووە، عەقڵیەتی شۆڕشگەری. کێشەوە نیە هەروانەی شۆڕشن شۆڕشگێڕەکانن کە مردن نەوەکانیشیان چونکە ئیمتیدادە بۆ نەفسی نیزام، ئیمتیدادە بۆ نەفسی عەقڵیەت. ئێستا زۆر غەڵەتە پێمان وا بێت جیلی دووەم و سێمی پارتیوێکێتی جیلی مۆدێرنن. نەخیر، قات و ئەفەندی مۆدێرنن، لە ئەوروپا لەدایک بوون، بەڵام عەقڵیەتیان عەقڵیەتی باوک و باوکیانە. سەبارەت ئەمە بەگشتی بابەتەکە سەبارەت بە دەسەڵاتی قەزایی. طبعاً دەسەڵاتی قەزایی بەڵێ خراپترین دەسەڵاتی قەزایی کە ئێستا هەیە. یعنی ئەگەر تۆ حسابکەن باوەڕتان هەبێ ئەمە بە هین نایڵێم، ئێمە لە سەردەمی بەعزدا کە سەر بە وەزارەتی عەدل بووە لە ئێستا باشتر بووە. جگەلەوە ئەم جارە هەر ئەم جارە کە من ناوە سەربڕینی قەزا لە 12/6 کە دادوەری بەڕێز استقالیان کرد، تەقاعود بوون، دەیتریان دانا، دەیەکە 50-50 دانرا. یەکاکە جاران داتان دەنا بەژێر بەس بەو شێوە بێئەدەبی و بێحەیە نەبوو بەڕاستی. بە پێی وتەی یاساناسان دەستێوەردانی پارتیوێکەتی لە کاروباری دادگاکان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بۆ ئاستێکی ترسناک بەرز بووەتەوە. سەرۆکی سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ ئاماژە بەوە دەکات پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ناوبانگی هەرێمیان لە کەدار کردووە. تام دقیقه مقصدی کردن موضوعی تعذیب که چه کلویت فاقین و دولتیانی که عراق سالی 2011 انضمامی بو کردوا لسر موضوعی تعذیب تام دقیقه مقصدی لسر که یک هنگام ننرا برزان آخر خو عمل روینه و دولتی ما رمت دستالات دارن واب زن معنا اشتیگنیه زور تأثیره بقول زور تأثیری زور خرابیه بوا يعني اساس سمعي هرمي كردستان لقى العراق شا سمعي کی اتوان بلم دردي عرب على سي الصيطه يعني سمعي زور خرابیه زور به اتفاقات نودولتی باسی زمانات اجرائیه يعني زماناتي زور دقيق لموضوع يويك تومدبار شلون دوسيك متهم لولاتي خرجه بريوا شلون موضوعي منال كمتهم شلون تعاملي لقلاب كريم باش كاك شلون اسم قصناك رخاوي شي ناوخوين شلون اما رصناك منال اجيري دواي دومان سيمان لسنتومتك اخر اشتغل موضوعي بادينان حزقم زان يعني دو من الجيران من فير زاني معنا دو من الجيران تصورك لماي دوانزو من دو من الجيران تا سكزنا دار هي ما هم رصدك كاكا برواتان بێ لە هەولێر لە سلێمانی لە گەرمیان لە دووهۆک ئەو دەسەڵاتەی تحقیقی ئاسایش و دژە تیرۆرەیەتی هیچ پڕێکی بە مۆزوعی قانون و محاکەمەوە نی حەزەکەم زانم خۆزگەی ئێستا حاکمێکی بەڕێز لەو حاکمانە لێرە بۆ قسەم لەگەڵا بکردنە یەک زەلام کە ئەگیرێ لەسەر هەر تۆمەتێکە لە ئاسایش بێ لە دژە تیرۆر بێ برواتان بێ قانون نایبا بەڕێوە یعنی 3-4 کەس ئەیبا بەڕێوە مەلەفێکی قەزاییە و تەواو بەس ڕووپۆشەکەی قانونە. دەستێوەردانی پارتیوێکەتی لە کاروباری حکومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری بێمتمانەی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. سەروەرنەبوونی یاسا و زیادبوونی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کاتێکدایە دوای 30 ساڵ لە ڕاپەڕین دەسەڵاتدارانی هەرێم پەندیان لە مەترسیەکانی یاساشکێنی و بەردەوامی تاڵانی وەرنەگرتووە و لەسەر کارە چەوتەکانیان بەردەوامن.
سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز فاروق جەمیل وەزیری پێشووی دادی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی پێنجەمان کردووە. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین ئێستا قسەی زۆر لەبارەی سەروەرنەبوونی یاسا و دەستێوەردان لە کاروباری دادگاکان دەکرێت. بۆ چوونی بەڕێزتان لەبارەی سەروەرنەبوونی یاساوە چی بوو؟ پێشەکی شەوی هەموو لایەکتان باش، شەوی ئێوە باش، شەوی کارمەندەکانتان زۆر سوپاس دەکەین. شەوی بینەران کە تەمەشای ئەو بەڕنامەیە دەکەن. ئەمە کە کاتێک باسی سەروەری یاسا دەکەین، معنای ئەوەیە یاسامە لەسەر هەموو کەسێک جێبەجێ بکرێ وەکو یەک بەبێ فەرق و جیاواز، نەوەک تەفسیرات یاسا بە پێی بەرژەوەندی دەسەڵات شی بکرێتەوە. ئەمە عیبمان لە یاساکان نییە، یاساکان هەمووی یاسای باشن و لە مێژ ئەو یاسانە دانراون، بەڵام مشکلەکەمان لە جێبەجێکردنی یاساکانە. ئەمە ئەگەر تەماشای دەسەڵاتی قەزایی بکەین لە سەرەتای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە چەند مەرحەلەیەکدا تێپەڕیە. لە یەکەم دامەزراندنی ئەنجومەنی قەزایی کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا، ئەم پێم وایە ئەنجومەنێکی باش و دادگایەکی تەمیزی باش پێکهێنرا و لە خەڵکی باش ئەو سەردەمە تەبیعی بەپێی ئەو کەرستەی کە هەیە بوو. ئەوە دەوامی کرد هەتا ئەو کاتەی شەڕی ناوخۆ ئەوانە دەستی پێکرد. پاش ئەوەی کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد و دەسەڵات بۆ دوو ئیدارە و هەروها دەسەڵاتی قەزاییش هەمان ڕێڕەوی کرد، ئەویش بووە دوو دەسەڵات. ئیتر لەو کاتەوە دەسەڵاتی قەزایی بەرەو هەردێر ڕۆیشت. لە هەردوو ئیدارەکان لە بەشێک لەو دادوەرانەی کە دادەمەزران لەسەر ئەساسی تەسکیە حیزبی و ئەوانە دادەمەزران، تەبیعی ئەگەر دەسەڵاتی قەزاییش وایە حاکم لەسەر ئەساسی حیزبیدا بمەزرێ، بەتەکید ئەو حاکمە دەکەوتە ژێر ڕچێفی ئەو لایەنە سیاسی کە داینا ئەو مەجبورێ بیتن بەجێی ئەو دەسەڵاتی بکە کە دای دەنێت. لەوێەوە حەدی تەنازولی ئەنجومەنی قەزایی دەست پێکرد کە گەیشتە ئاستێکی خراپ. مەرحەلەی پاشتێکە ئەوە بوو کە پاش ئەوەی کە هەردوو ئیدارە یەکی گرتەوە، کە هەردوو ئیدارە یەکی گرتەوە، ئەو کاتەش تەبیعی ئەنجومەنی قەزایی هەر سەر بە وەزارەتی داد بوو. ئەنجومەنی قەزایی نوێ دامەزراوە، دادگایەکی تەمیزی ڕێکوپێک بە توانای هەموو لایەک و موافقەتی هەموو لایەک دامەزرا و دیسان بەنسبەت ئەو کاتەوە بەنسبەت ئەو کەرستەیە کە هەبوو، ئەو کاتەش دیسانێکە یعنی دا حاکمی باش دامەزران. بەڵام بەڕاستی ئەمە ئەو کاتە وەکو وەزارەتی داد ویستمان ئەنجومەنی قەزایی لە وەزارەتی داد بکێتەوە، چکە بە خۆتان دەزانن وەزارەتی داد بەشێکە لە سوڵتەی جیفیزی مەفروزە ئەنجومەنی قەزایی دەسەڵاتێکی سەربەخۆبی بەپێی دابەشکردنی دەسەڵاتەکان. فعلا ئەوە بوو قانونی ئەنجومەنی قەزایی دانرا. قانونی ئەنجومەنی قەزایی کە دانرا، سوڵتەی قەزایی لە وەزارەتی داد جیا کراوە. طبیعی ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام پاش ئەوەی کە بەڕاستی ئەو کاتە ویستان بەعزە تەداخلات لە شئونی قەزا بکرێ، ڕئیسی ئەو کاتی ئەنجومەنی قەزایی قبولی نەکرد ئەو مەسەلەیە. هەستان تعلیلی قانونی سوڵتەی قەزاییان کرد، عمری ڕئیسی مەجلیسی عمری حاکمیان کەم کردەوە و سەبەبەکەشی ئەوە بوو بۆ ئەوەی ڕئیسی مەحکەمە و ئەو کاتە لەگەڵ جێگرەکە و هەندێک لەوانەیە کە دانویست تەقاعدیان بکەن بۆ ئەوەی دەسەڵاتی قەزایی بگرن و فعلا لەو خەتەیەی کە دایان نابوو سەرکەوتن جارێش کە ئەنجومەنی قەزایی و دادگای تەمیز کەتەوە ژێر ڕچێفی حیزب و
بەرەو خراپی چووە. باش بەس بە بۆ چوونی بەڕێز ئێستا ینی دۆخی یاسا و دادگاکان لە حکومڕانی کوردیە کە بەڕێزت وەزیریش بووی لە کابینەی پێنجەم لە خراپترین ئاسیدایە لەبەر بە بەراورد بەوەی کە ئێمە سەروەری یاسا بچێتە پێشەوە زۆر پاشەکشەی کردو و لە خراپترین دۆخیدایە ئێستا. بەتەکید ئێستا قازان لە وەزعشی خراپدایە و ئەو قانونانەی ئەو مادانەی کە جێبەجێ دەکرێن لەسەر ئەو کێشانەی کە دەیانەوێ تەفسیراتەکانی بەپێی ئەو وەزعانە تەفسیر دەکەن و جێبەجێ دەکرێت لەسەر ئەو کێشانەیە کە دێتە بەردەمیان بەپێی ئەو ئازاتانی کە لۆیان دێتن. باشە بەس جۆری ئەگەر لە دۆخێکی خراپ دابێ جۆری دەستێوەردانەکان چیەکە ئێستا وای کردووە یاسا بڵێن دادگا خراپ بێت نەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەو دەستێوەردانە چین کە بڵێن دەکرێنە سەر یاسا و دادگا لە هەرێمی کوردستان. ئەو وەزعی کە ئێستا هەیە بەڕاستی کە وەکو بەحسم کرد کە ئەنجومەنی قەزایی جیاواز بۆەوە جارێش کەتەوە ژێر ڕچێفی دەسەڵات ڕاستە بەناو ئەنجومەنی قەزایی سەربەخۆیە ینی هیچ سوڵتەیەشی لەسەدانیە بە شێوەیەکی زاهری بەڵام وەشی دیکە تەداخلات ئێمە معلوماتمان زۆرە تەداخلات زۆر دەکرێت بە تایبەتی لە ئەو مەسایلانەی کە عیلاقەی بە دەسەڵاتەوە ینی برێن کە پێ دەگوترێت مەسائلی سیاسی ئەوانە کە دەیاندنە محکەمەی ئەو مادانەی کە بە مادەی مەسەرەن دژە تیرۆر و تەجەسوس و نازانم چی ئەوانە کە نسووسیە لە قانونی عقوبات ئەوانیان لەسەر جێبەجێ دەکەن معلوم ئەوە لەسەر ئەو حاڵەتانە جێبەجێ ناکرێت ینی معقول نییە کابراایەک یان چەند کەسانێک ئەگەر ڕەخنەیەک لە حکومەت بگرن یان قسێک بکەن لەسەر ئەو وەزعە خراپەی کە ئێستا لە کوردستان هەیە ئەتوو بچی بیان دێ محکەمەی و تەفسیریان بکەی و ئەوجە تهمەتی خیانەت و تەجەسوس و نازانم چی ئەوانەیان بدێ پاڵەکەوەوە شتیوان نەبووە ئەبەدەن تەبیعی ئەوانەی کە ئەو زۆر بەداخەوە هەر وەکو گوتیشم ئەو محکەمانەی کە مەسائلی ئەمنی و شتوان لەبەردەستدایە بەشیی لەو حاکمانە پێکدێن کە دەسەڵات بەخۆی دەیەوێتن ئەوانە بن بۆ ئەوەی کە هەرچی دەسەڵات دەیەوێتن ئەویان پێ جێبەجێ بکاتن. باشە بەس ئەوەی کەوتت ئێمە لە کوردستان کێشەی ئەومان نییە کە یاسامان نەوێت وەک کێشە لە جێبەجێکردنەکەیدایە یاسای زۆر دەرکراوە لە پەرلەمانی کوردستان بەس پێ دوای یاسا تەنها بەسەر ماسیە بچووکەکاندا جێبەجێ دەکرێت بەڵام ئەوانەی کە حوتی گەورن یاسایان بەسەردا بەی شێوەیەک جێبەجێ ناکرێت. ئەوانەی ئەتوەگە مەقسەد ئەوانەیە کە گەورە و ئەوانە خۆوانە ناستە بەردەمی دادگایانی چی ئەو دادگا هەیە ئەو خەڵقانە کە ئیتیهام دەکەن چێ لە ئەوانە ئیتیهام دەکەن ئەوانەیە کە ئیتیهام دەکەن ئێستا بەشێکن لەو کەسانێک کە معارەزەی سوڵتەن کە بەحسی ئەو فەسادی ئیداریە و ئەو فەسادی مالیە کە ئێستا لە کوردستان هەیەەوە چەندین ساڵە ئەمە لەبەری دەناڵێنین بەحسی ئەو مەسەلانە دەکەن و ئێتێ بەو تهمەتانە دەیانگرن دەیاندنە دادگا و حکومیان دەکەن. باشە بەس پێ دوای ئێستا بەی شێوەیەک یاسا بەدەسەڵاتداران ناوێرێ یعنی ئەوانەی کە ئێستا حکومڕانن هەمویان لەسەروی یاساوان بە بۆ چوونی بەڕێزت؟ وڵی نازانم یعنی ئەتوو قەتا ئێستا ئاسادیتیتت ئەوانەیە کە دەسەڵاتیان لەدەستە و بە تایبەتی مەسئولە گەورەکانی حکومەتی هەرێمی کوردستان و کەس دیتێ یەک لەوانە بژێ لەسەر مەسەلەیەکی فەسادی مالیان فەسادی ئیداریان کۆمەرێک شتی زۆر گەورە کە کردویانە کە تاوانی زۆر گەورە پێم وایە تەشکیل دەکاتن ئەوانە کەس ناتوانانی بەلایان ناوچێ من بەڕاستی پێ دەرێم ئێستا ئەگەر بێت و حکومڕانێکی تەندەروست هەبیتن حکومڕانێکی دموکراسی هەبیتن و قانون لەسەر هەموو کەس جێبەجێ بکرێتن لەسەر هەموو کەس جێبەجێ بکرێتن
بەعزێ مەسئولینی گەورە هەیە و ئەگەر محکەمەیەکی باش دەبیتن لە مەجموعەیەک حاکمی سەربەخۆی بوێر کە بەڕاستی یاسا جێبەجێ بکەن و ئیدعای عامێکی باش دەبی بتوانی ئەو کێشانە بجوولێنی. ئێستا دەتوانی 5-6 کێشەی زۆر گەورە بکەوە لەسەر مەسئولینی گەورەی هەرێمی کوردستان کە هەر یەکی عقوبەی بەنەوێکە، بەڵام چێ دەتوانی ئەو کێشانە بجوولێنی، چێ دەتوانی بەحسی مثلا مسائلی ئەتو بەحسی دزینی نەفت دەکەی، بەحسی مەسائلی ئیستیسمارات دەکەی، ئەو هەموو ئاردانیان دایت ئەو خەڵخانە بەناحەق و بەپارە و بەنازانم چی و چی و چی و چی و ئەو هەدردانی ئەمواری دەولەت یعنی بە کەیفی خۆت ئەتو پارە تەرخان و پەرخان بکەنەوە خەرچی نامستحق ئەوانە ئەگەر ئیدعای عامەشی ئەتو داواکارێکی باشت هەبیتن سەر بەخۆ بیتن ئەوانە هەموو بکاتە کێشەوە ئەو مەسئولانەی کە هەرستاون بەو ئیشانە ئەوانە هەمووی تاوانی زۆر گەورن یعنی کە کردوانە، بەڵام چێ دەتوانی ئەوە بکاتن ئەوان دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی هەروها داواکاری گشتیش کە زۆر زۆر مهمە لۆ جوولانەوەی کێشە و ئەوانە وها سوک و بێ ئەویان کردینە یعنی ناتوانانی هیچ شتێکی ناکەن و بەداحەق چوونە ئەو شوێنانەی کە ئێستا لێدانراون. باشە، یعنی بە بۆچوونی بەڕێز دەستاگەری یاسا سەروەر بە بەشێکی زۆری مەسئولەکان لە زینداندا بوون یاخود جۆری ئەو تاوانەی کە کردویانە تاوانی دژە مرۆڤایەتی، تاوانی گەندەڵی ڕێکخرا و ئەمانە هەمویان تیاندا مەوجودە. ئەوە دادگا دەبی بڕیار بدات، بەڵام یعنی شتووە هەیە خۆ خەڵک بەحث دەکاتن وانە خەڵک بەحث دەکات ئێستا گەندەلیە، خەڵک بەحث دەکات دێ نەفر کەس نازانێت چی لێ دێ، خەڵک بەحث دەکاتن دەرێتن دزیە، خەڵک بەحث دەکات دەرێ پیشەکاری قانون هەیە بەنسبەت ڕادەربڕین و ئەوانە ئەگەر هەمووی بکێتە کێشە و بدێتە محکەمەیەکی سەربەخۆی محکەمەیەک کە بەڕاستی قانون جێبەجێ بکە، ئەو وەختی ئەو محکەمەیە دەتوانێت لەو شتانە بکۆڵتەوە و ئەگەر ئەوانە فعلا تاوانبار بن بەو کێشانی کە ئیتیهام دەکەن ئەوە محکەمەکە ئەو وەختە دەتوانی ئیتیهامیان بکە و بڕیارێک دراوە محکەمەکە دەزانیت. باشە، بەس بەڕێزت وەزیری دادبووی ئەو کاتێک کە ئێستا بەڕێز درەخنی زۆرت هەیە لە سیستەمی حکومڕانی، ڕۆژێکە بووە کە تەداخولێکی ناسایان کرد بێ بەڕێزت ڕادگرت بن یاخود تەداخولی زۆر هەبوو لە کاروباری بڵین ئەو کاتێک کە بەڕێزت وەزیری دادبوویت لە کابینەی پێنجەم؟ وەڵام ئەمە تەبیعی کە وەزیری دادبوون لە کابینەی پێنج فترەیەک تەبیعی دادگاکان سەر بە ئەنجومەنی قەزایی بوون، ئەنجومەنی قەزاییش بەشێک بوو لە وەزارەتی داد، بەڵام دوای ئەنجومەنی قەزایی جیابەوە کە جیابەوە ئیتر ئەمە دەسەڵاتێکمان بەس ئەنجومەنی قەزاییدا نماتە بزانم داخوات چۆن بۆ بەڵام ئەمن ئەوەی کە باسم کرد کە ئەنجومەنی قەزایی جیابەوە و مادەیەک لەو مادانەیە کە لە پەرلەمانیش بوون ئەو کاتە مناقەشەیەکی زۆری دەسەر کراوە دەزاندرا مەسەلەکە بۆ ئەوەیە کە ئەنجومەنی قەزایی بە مەسارێشکەدا بردێت و فعلا بەهۆی ئەو دەنگانی کە لە پەرلەمان هینیان بە حکمی ئەکسەریت توانیان تعلیلی ئەو مادە بکەن و ئەنجومەنی قەزایی لەو کاتەوە کە تەژێر پرسیار. باشە، بەزۆکو داواکارگەشت خۆ داواکاری گشتی هەر سەر بە وەزارەتی دارێتە ئێستا ژوایە، هەنی لەو ڕۆژەوە تەداخول هەبوو ئەگەر کەیسێک بجوڵێ داواکاری بەڵێ ئێساشە، بەڵام پاشی هەنجینەکە پاشی کابینەکەیمە دیسانەشێت دەست بەدانێکی زۆریان کرد لە مەسەرەی داواکاری گشتی سەرۆکەکەیان گۆڕی و چەند دژنێک ئەمە کە وەزی کە زمانی مە کە وەزیری داد بووم ئەمن دژنەیەکم پێکینە تایبەت لە چەند داواکارێکی گشتی بۆ ئەوی بە دوواداچوون بکەن بۆ بەعزە مەسائلی کە دەمانبیستەوە لەسەر مەسائلی فەساد و مەسائلی مالی حکومەتی هەرێمی کوردستان و ئەوانە پاش ئەوەی کە کابینەی پێنج تەواو بوو ئیتر وەزارەتی داد لە مەساندراوە لایەنێکی سیاسی دەست بەجێ ئەو بڕیاریان هەڵوەشاندەوە و سەرۆکەشی نوێیان لۆ داواکاری گشتیدانا و ئیتر گۆڕانکاریی زۆریان لە داواکاری گشتی کرد. بەڵێ
زۆر باشە بەس بە پێی ڕاپرسی بڵین لێدوانی سەرۆکی سنتەری پەرەپێدانی دموکراسی و مافی مرۆڤ باز لەوە دەکات کەوان ڕاپرسیەکیان کردووە لە 2010 لە سەدا 75 خەڵک متمانەی بەدادگا بووە بەس لە 2020 دابەزیوە بەوەی کە متمانەی بەدادگانێر بۆ لە سەدا 84 ئەمە مەترسیەکی گەورە نییە کە بڵین ئەم متمانەیە کاڵ ببێتەوە لە هەرێمی کوردستانە. ئێستا خەڵک متمانەی نمایە ینی بەڕاستی ئێستا ئەحسایەک بکە بێچەند ئەتوو متمانەت هەیە بە مەسەلەی سەروەری یاسا و عەدالەتی چارەسەرکردنی کێشەکان بە تاکید نەتیجەیەکی خراپ بەدەستدێنی. پێ دوایە زۆر لەو ڕێژەی زیاتر لە 1984 مەسەلەی متمانەکە نەبوونی متمانەکە. وڵی من ناتوانم بچکەوە بەڕاستی ئەوە خەڵکی اختصاصی تایبەتی خۆی دێ ئەوانەی کە لەو مەسەلانە ئیش دەکەن. باشە دەمەوێت بۆ چوونی بەڕێز بزان بەسەر دۆسەیەکی ترەویش دۆسی دەزگیرکراوانی بادینانە کە لە ناوەڕاستی مانگی ڕابردوو 5 چالاکوان و ڕۆژنامەنووس سزادران و دواتریش دان پێدانانیان بڵاو کرایە وانێکیان پێیان وایە دادگە لەمڕۆ سربەخۆ نەبووندێکیان پێیان وایە سربەخۆیە بۆ چوونی بەڕێز بە دیاریکراوی لەسەر ئەو دۆسی چالاکوان و ڕۆژنامەنووسانە چی بوو؟ بەڕاستی من دۆسیەی ئەو دۆسیەم نەدیوە ینی بەخۆمە تا مطالعی بکەم بزانم چۆن و چۆنیە بەڵام ئەوەی کە لە وەسایلی ئیعلامە تەماشام کردیە و متابعەم کردیە ئەو کەسانی کە ئیتهام کراینە بەو شتانی کە ئاراستیان کرا بەو تۆمەتانە لە بەردەمی دادگا نکولیان کردیە و گوتیان ئەوان لەو کاتێک کە لێکۆڵنەوەیان لەگەڵ کرایە لە ژێر فشارێکی زۆر خراپ دابووینە هەم لە ڕووی نەفسی و هەم لە ڕووی ئازاردانیان و هەم لەسەر بەعزە مەسائلی دیکەی کە بەخۆیان لە محکەمەیان ڕۆن کردەوە بەتەکید ئەوە یعنی عەلامەت ئیستیفهامێک داوێتە سەر ئەو کێشانە کەوا مەسیری تحقیق لەو کێشانە بە ڕێگایەکی ڕاست و تەندەروستدا نەچووە ئەتر دەبا دادگا ئەو مەسەلانە بە نەزەری ئاعتیبار وەرگری نەوە کرد لەسەر بەعزە مەسائلی تحقیقی ئەوانە حکمی خۆی بداتن و من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەوە پیشەکارێکی تەواوی یاسایە و نقطەیەکی ڕەشە لە لاپەڕەی ئەو دادگایی کە ئەو محکەمەیە کردیە. بەڵێ پێ دوای دەستێوەردان هەیە دەستێوەردان لە دادگە لەم دۆسیە دەستێوەردانەکە ئەگەر هەبێ چۆنە بە بۆ چوونی بەڕێز؟ دەستێوەردان کەسی ئەوانە لە ئەوەی گیراین ینی لە ئاسایش گیراون کە گیراویشن کەس نازانین چۆن تاقییان دەگەکرێتەوە چۆن تاقییان دەگە نەکرایە بەڵام ئەوان ئەو کەسانەیە کە گیرا بوون ئەوانە بەخوان لە بەردەمی دادگا باسی ئەوان کردێکەوە پیشەکاریان بەرامبەر کرا لە کاتی لێکۆڵێنەوە یعنی دەبایە بەلای کەمەوە دادگا لەو مەسەلەی بپێچیبایەوە چونکە ئەو شتانە شتێکی متەوەقع لەو دەستگایانە. بەڵێ ینی مەوەستەوەی لە ڕوانگەی یاسایبەی شێوەیەک ڕێگە پێدراونی ئێستا بۆ نمونە دانپێدانان بەبێ دادوەر و لە ژێر هەڕەشەدا دەبێت بڵین دانپێدانان پارێزەر بوو بووە پارێزەریش ئاما دەبێت لەم خۆ بەتاکید من لەو بڕوایم خۆ مشینە ئیفادەکانیان لەلایەن حاکمی لێکۆڵینەوەی ئاسایشیش تەزدیق کرابێتن بەڵام خۆی بەڕاستی ئەوەیە ئەو دەستگایانە لەبەر ئەوەی بەعزار پیشەکاریش توان لەلا دەکرێتن خەڵق سقەی نمایە بەو دەستگایانە ئەزەکە خەڵق سقەی نمایە بەو دەستگایانە ئەو کەسانەیە کە دەدرێنە دادگا پێویستە دادگا بە وردی و بە جوانی لێ بکۆتەوە بزانی تحقیق بکە بزانی فعلەن ئەوانە ڕاست دەکەن لەو قسانەیە کە دەیکەن کە گەوا پیشەکاریان بەحەقکرایە یان نەکرایە مەسایل ینی مهمە چکات و کابرایە کە حکمی دەکەی 5 ساڵ 6 ساڵ یان مەجموعە کەسێک حکمیان دەکەی یعنی بەڕاستی سێ حاکمدارێنیش ینی مەفروزە بگەنە قناعەتی کامل کە ئەوانە
ئەو شتانەیە کە ئەو ئیتهامەی کە کراون کە فعلا دەبی کردبیان یعنی محکمە دەبی بگاتە قناعەتێکی کامل بە تەواوەتی یعنی نەوە کە لەسەر مەسەلەی لێکۆڵینەوەی کە لێیان کرایە لەلایەن دەستگای تحقیقەوە چکەوانە ئینکار دەکەن بەردەمی ئیدارگای ئینکاریان کرد دێن ئەو سلوبانەمان لەگەڵ بەکار هاتووە باشە مەفروض ئەین تحقیق بکرێت لەو مەسلەی بزان وایان وانە باش ئەی بۆ چونت چی بوو لەبارەوەی کە پێش بڕیاری محکەمەش لاستی هەرە باڵا وترامانە سیخۆڕن تێکدەرن کاریان کردو بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان خۆ دەبی ئیتیهامیان بکەن بە شتێکی وە بۆ ئەوە مبەڕڵ ببینەوە لۆ حکومەکەیە باڵە بەس ڕێگە پێدراوە لە سەڵاتی جێبەجێکردنەوە پێش دادگا بڕیار بدرێ ینی مۆری ئەوەی کە ئەوانە جاسووسن سیخۆڕن ئەویان بەسەردا بسەپێنرێت نە بەتاکید ئەو حایەکە بە ئەوەی کەوە محکەمە بەلایشکەدا بباتن باش بەس وەکو خەڵک چاوەڕێی ئەوەیە کە دادگای تەمیز لەبارەی دۆسی ئەو 5 چالاکوان و ڕۆژنامە نووسا بڕیارێک بدات بە بۆ چوونی بەڕێزت چاوەڕێی ئەوە دەکرێت بڕیارێکی یەکلاکەرەوە بدرێت یاخود ئازادکردن یاخود ماوەی سزادانەکان کەم بکرێتەوە والله تەبی ئەوە دادگای پێداچوونەوە ینی محکەمەی تەمیز بەپێی ئەوەی کە کێشەکە دەستە بەردەمیان ئەوان بڕیار یەکلاکەرەوە دەدەن بەڵام تەبی من لێرەوە وەکو پیاوێکی یاساناس داوا لە محکەمەی تەمیز دەکەم زۆر بە وردی و زۆر بە وجدانەوە بەبێ ئەوەی هیچ تەئسیلاتێکیان لەسەر بیتن سەیری قەزیەکە بکەن و بگەنە قناعەتێکی زۆر چاک ئینجا بڕیاری خۆیان بدەن نەوەک هەروەکو ئازیان لە بیان خوانەخواست بکەونەوە ژێر تەئسیلات و ئینشاڵڵا ناکەونە ژێر تەئسیلات و بڕیارێکی عادلانە دەدەن بۆ ئەوی هەم زەمیری خۆشیان مرتاح بیتن و هەمیش ئیسپات بیتنکەوە محکەمەی تەمیز قانون جێبەجێ دەکاتن بەڵێ بەس بە پێی یاسا بڵێن ماوەکەی دیاریکراوە کە بڕیار بدات چووکە دەمێک کە خەڵک چاوەڕێیەکەم بڕیارێک لا بکرێتەوە دەبێت لە ماوەی مانگێکدا ئاوە بڵێن مودەیەکی زەمانی یەکلا بکرێتەوە خۆی ماوەی 30 ڕۆژ ماوەی تەمیزکردنی کێشەکەیە بەبێ کە تەمیز کراوە ماوەی 30 ڕۆژەکە لەلایەن خاوەن کێشەکە و پارێزەرەکانیان بەتاکید ئەو کێشە دەستە محکەمەی تەمیز لەوێ لێکەش تەسەلسولی قانونی خۆی دەدرێتێ تەسەلسولی محکەمەی تەمیز ئیشوکارەکانی بە ئەوەیە ینی بە تەسەلسولە قەزایە لەسەر پێشی هەر قەزایەک لەسەر محکەمەی تەمیز تەزیل دەکرێت لە سزل و نۆبەتی بۆ دادەندرێت سڕی بۆ دادەندرێت بەڵام مێدەوارم لەبەر ئەوەی ئەو کێشەیە کێشەیەکی گەورەیە و ڕێعامیشی زۆر پێوە خەریکە و هەروە ئەو کەسانێک کە حکوم دراینە خۆیان بە تاوان بار نازان وا دەزان بە ناحەق حکوم کراون ئومێدەوارم محکەمەی تەمیز ڕۆژێکی مەعولێکی زویان بۆ دابنێ بۆ ئەوی کێشەکە یەکلا بکەنەوە باشە بڕیاری خۆیان لێ بدەن باشە بەس بڕیارێکی عادلانە بیتن ئینشاڵڵا بەڵێ دوای 30 ساڵ لە راپەڕین ئێستا ئەمە دۆخی یاسابێ بەڵێ دوای 30 ساڵ لە راپەڕین ئەمە ئەوەی کە باسمان کرد ئەگەر دۆخی یاسابێ دەتوانرێت بە چ شێوەیەک یاسا لە چنگی حەزب ڕزگار بکرێت هەموو شتێک چارەسەری هەیە ینی پێم وایە نەوەکەر مەسەلەی قەزا مەسەلەکانی دیکەش ئەگەر دەسەڵات بەخۆدا بستەوە وەچ گوتنی برێ عەفە الله عەما سەلەف سەر لە نوێ لاپەڕەیەکی نوێ بکەنەوە ئەو شتانەی کە کردیتیان و ئەو غەڵەتانەی کە کردیتیان پێداچوونەوە بە خۆیان بکردەوە پێم وایە دەتوان چارەسەری هەموو کێشەکان بکەن و منزمی هەم کێشەی قەزا طبیعی بەنسبەت کێشەی چارەسەرکردنی کێشەی قەزا ئەمە عیب وەکو گوتم عیب لە قانونەکە نییە قانونی ئەنجومەنی قەزاییمان هەیە قانونێکی باشە و دەتوانرێت بەڕێی من ئەگەر کۆنگرەیەکی
گەورە ببەسێ لە پیاوی یاساناس و لە حاکمە گەورەکان و لە پارێزەران و لەو خەڵکانێک کە شارەزانە ئەو کۆنگرەیە دابنیشیتن چەند ڕۆژێک هەم پێداچنوویەک بە قانونی ئەنجومەنی قەزایی بکاتن و هەمیش پێداچنوویەک بە دانانی مەحکەمەی تەمیز دابکاتن پێم وایە چارەسەری زۆر زەحمەت نییەوە دەتوانین بیکەین چکە هەموو شتێگەگە هیممەتی تێدا بیتن چارەسەری دەکرێتن. بەڵێ مامۆستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە خزمەتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. گەرتەوێت باشترین براندە گیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت. تەنهاوت ناونیشان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە و شەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازارەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشابوونی لاستیکێک لە بەشی ناوی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین دەبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینە. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بووم نینیە ئەو جبسەی وێنەی نییە. هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا فاروق سەبارەت بە ئەوەی کە نەبوونی سەروەری یاسا یاخود ئەوەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ تا چەندێک بڵێن ناوبانگ گەرەمی لە ئاسی دەرەوەش پێ دوایە لە کادار کردووە دوای 30 ساڵ لە حکومڕانی لە ئاسی دەرەوێنەیەک بێ کە کورد ناتوانێت حکومڕانێکی باش و حکومڕانێکی شەفاف بکات.
چۆن تێنەگەیشتمەڵە بەڵێ سەبارەت بەوەی کە چەندە پێشێلکاری مافی مرۆڤ سەروەرنەبوونی یاسا وێنەی و ناوبانگی هەرێمی لە ئاستی نێودوڵەتی لەکادار کردووە پێ دوایە لەمە دوایش مامەڵەی کۆمەڵگەی نێودوڵەتی بۆی پێشێلکاری یاسایی و مافەکانی مرۆڤ لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم دەگۆڕدرێت؟ والله طبيعي بالنسبة سەروەری یاسا بەتاکی سەروەری یاسا دەچیە یاسا ئەم هەر وەکو بەحسم کرد یاسا کێشەکان یعنی لە قانونەکان عیبیان نییە ینی بەڵام مەسەلەکە جێبەجێکردنی یاسایە یاسا سەروەری یاسا لە چیە سەروەری یاسا لەوەی دێتن کە بە حەق بە عەدالەت لەسەر هەموو کەسێک گەورەترین کەس کە لەو هەرێمەی ئێمە دەسەڵاتی بەدەستە لەگەر بچووکترین کەس لەسەر هەمووی وەکو یەک جێبەجێ بکرێتن یەکێک ئەگە تاوان دەکاتن ئەگە گەورەبی ئەگە گچکەبی لە هەر پلە و پایەک هەبیتن مەفروزە بە پێی یاسا محاسبە بکرێ و بە پێی یاسا لێکۆڕینەوەی لەگە بکرێ و ئیتر قراری ئەخیریش هەر بۆ دادگا دەمێنێتەوە ئایا چەند ئەو کابرایە پیشێلکاری یاساکردیان نێکردیە ئەوەی ئەمە کە دیتیتمان لە خیرالی ئەو چەند ساڵەیە حکومڕانی هەرێمی کوردستان کەەوە وا لۆ 30 ساڵ تقریبان 29 ساڵ دەچیتن بەڕاستی ئەمە ئەو پێوەرانەی کە هەیە بۆ سەروەری یاسا ئەو پێوەرانە لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە یاسا نازانم یاسا لەسەر چێ جێبەجێ دەکێت تا ئێستا قەت نەماندیتە ئەو مەسئولە گەورانەی کە بە خۆمان دەزانن کە ڕۆژانە ئەتیهام دەکرێت ئەوجا چەند ڕاستە چەند ڕاست نییە بەو شتانێک کە دەگوترێتن نەماندیتە کێشەیەک لەسەر مەسئولێکی لەوانە بکرێتەوە و دادگا بکرێن هەر شتێک دادگایی بکەین لەسەر ئەو ئیتیهامانی کە پیان ئەوە دەهێتن ئەوجدوێ سەروەری یاسایی لەوە دێ ینی جێبەجێکردنی یاسا لەسەر هەموو کەسێک و هەموو کەسێک بەرامبەر یاسا لە گەورە تاگچکە هەموو یەکە وەکو یەک بیتن عەدالەت ئەوەیە سەروەری یاسا ئەوە بەتاکید تا ئێستا بە قسە زۆرە ینی کە مەسئولەکان دێنە دەرێ لەسەر شاشەی تەلەڤیزیۆن کەس لە یاسا گەورەتر نییە و یاسا لە سەروی هەمومانە بەڕاستی ئەوە بە هیچ ئەمن نابین ئەو مەسەلەیە وابیتن دەمێنێتەوە تەبیعی مەسەلەی ئەوەی کە جناب بەحث دەکەی لە ڕووی نێودەوڵەتیوە بەتاکید پێم وایە قیاسی هەر دەوڵەتێک هەر حکومڕانیەک زیاتر بەوەی دەکرێت کە چەند یاسای لێ جێبەجێ دەکرێت چەند عەدالەت لێ دەسەسپێتن تەبیعی ئەگەر ئەو پێوەرانە نەبیتن معنای وەیە ئەتوو لە ڕووی نێو نەتەوەی دەوڵەتیشەوە بەتاکید سمعەیەکی باش پەیدا ناکەی ئەوجا پێم وایە حەقە ئەمە بەکردەوە نەوەک بە قسە و بە خۆداهێنا لە تەلەڤیزیۆن و نازانم چی ئەوانە بەکردەوە ئیسپات بکەین کە ئەمە یاسا سەروەرەمانە لە وڵاتەکەی ئێمە تا ڕووێکی باش پیشانی دەرەوە بدەین ئەمن متئەکیدم ئێستا لە دەرەوەش ئەوان هەموو چووکە ئێستا ئەو هەرێمەی مە پایتەختی هەولێر نزیک 40 قونسولیە و سەفارە و نازانم چی ئەوانەی تێدایە ئەوانە خۆ هەموو لەو گۆڕەی بارەگا و شتان نەکردووە دانیشن و ئاگان لە هیچ شتێک دەبیت ئەوان ئاگان لە هەموو شتێکە متاکید بە تەقاریری خوان دەنێرنە دەرەوە و بەپێی ئەوەی بەڵام ئەگەر دەرێ بەعزە زروف و مەساڵحی دەولی هەیە حکوم دەکاتن لەسەر بەعزە مەسەلە ئەوە جیاوازە ینی بەعزە دووەلی ئەقلیمیە هەندێک دەوڵەتان ئەوڕۆکە پێویستیان بە وەزعی هەرێمی کوردستانە لۆ جێبەجێکردنی بەعزە مەسائلی خۆیان بەتاکید ئەوان ئەوڕۆکە نانەوێت ئەو مەسائلانە پیشان بدەن باشە بەڵام من تەسەور دەکەم ئەمە ڕۆژی باشمان پیشانی دەرەوە نەدا لەو مەسەلەیە باشە بەس ئەوەی کە بەرە زووتر لە سەروەرنەبوونی یاسا پێشێلکردنی مافی مرۆڤ بڵێن گەندەڵێکی ڕێکخراو
ئەوە مەترسی گەورەیە بۆ سەر خەڵکی کوردستان بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان لەوە زیاتر ئەگەر بڵێن خاڵێکی بۆ دادەنرێت بە تەواوەتی ئەم مەزمون دەخاتە مەترسیەوە ئەو گەندەڵی و ئەو نەعەدالەتی و ئەو سەر و نەبوونی یاسایی کە هەیە بالتأكيد أي شلون طبعا أقل هالولاتك بعد تمشي حتى مشي أورونك لما تبي تمشي باشا روج بكين لهالولاتك أجا يا أساس سلورنا بقى عدالة نو أجا ولاد برو دصلاتك شي هدير رويشت بالتأكيد كاك خلقنا وخوش دير قبولنا كاتن يعني أو روتواني بزبي قوة سكونا زانن تي سركوتيان بكي بلا بروجك ديتن هل دتقيته قبولنا كريتو أو وقتها وضعك طبيعي وقت اللي هبولا كمان تقدر تسيت يعني أما هرمك كمان هي حكمتك كمان هي بخيني هزاران شهيدي أولاد من هاتك يعني بيش مشتاق يعني من حظك محقق أما همولاك حول بدين أو تجربة ببارزين هاتك أو تجربة أما بازور تكلاوي دوش ليك زياواز بكين هو ده صلاتي كبحثي لكن استا وبحثي لكن دقر أوز أي لو ما هاتك أو حكم راني شخوب عندكين خوانا خواست اگر لما تيك بتستبيد هم لا تيك ده هذا صلاة تيك ناس إذا بوي بما أم بين باش يعني هم لا بدأ صلاته بخلقه باير ما تدري يقبل بوي وز أكاد سابقين هم لو خوش ما باشا هميش برانبر دروش بالتأكيد روشي ديكا دبين أم بما أجر ده صلاة شيء باشو تندرست من هبايا و ئەوشتانی کە ئێستا بەحس ما کرد نەکرابایە و یاسا سەروەر با و عەدالەت هەبایە ئەمە ئێستا وەز ئەمان لەناو عەشی دیکە دەبوو زۆر لە پێشتر بوو لەوەی کە ئێستا تێداینە باشە بەس بەبوو چوونی بەڕێزت ئێستا خودی ئەو دەسەڵاتدارانی ئێستا خۆیان مەترسی گەورەنین لەسەر خەڵکی کوردستان لەسەر قەوارەکە کە بەڕێز دەڵی ئێمە جیاوازی بکەین لە نێوان قەوارەی هەرێم و دەسەڵاتداران خۆیان مەترسی گەورەنین یاخود کە ئێستا ساڵیادی ڕاپەڕینیشە لە هەموو بڵین دروشمەکانی ڕاپەڕین هەڵ نەگەڕاونەتەوە ئەوان لە خەڵک هەڵ نەگەڕاونەتەوە خۆی دەسەڵات هەر کەم و کوڕێک هەبیتن بەشی زۆری خەتایەکە دەکەوێتە سەر ئەو دەسەڵاتەی کە حکم دەکاتن ئەو دەسەڵات ئەگە دەسەڵاتێکی تەندروست دەسەڵاتێکی باش و دەسەڵاتێکی یاساییوی تووشی وڵاتەکە تووشی بەعزە ئەزمە ناکاتن ئەوجا ئەمن پێم وایە یعنی ئەمە ناڵێم سەد هەموو خەتایی دەسەڵاتە بەڵام بەشی هەرە زۆری دەسەڵات لێ مەسئولە لەو وەضعی کە ئێستا هەیە پێت وایە لە خەڵکیش هەڵگەڕاونەتەوە لە ئەو ئامانجانەی ڕاپەڕینش کە ئێستا ساڵیادی ڕاپەڕینە بە تەواوەتی بەشی بڵاوانەی کە مەسم لە حکومڕانین هەڵگەڕاونەتەوە یاخود زۆر جار دەوترێ حکومڕانی و بازرگانی یاخود شۆڕژگەر و بازرگانی بەیەکەوە دەگونجێن کە ئێستا لە کوردستانە بڵێن پەیدا بوون لە هیچ جێک ئەو ناگونجێتن بازرگانی و دەسەڵات گرتنە دەست نابێتن ئەوەی کە دەسەڵاتی لەدەستە دەبی حکومڕانی بکات نابێ بچی تیجارەت بکات و شەریکات دابنێت و اقتصادی وڵاتەکەی هەمووی بێختە ژێر دەستی خۆی و شەریکاتەکان و کۆمپانیەکانی خۆیان و یان ئەو واردات و ئەوەی هەرێمی کوردستان هەیە بچیتن بەهەدر بداتن طبیعی لە هیچ وڵاتێک ئەوە قبول ناکێتن هەر وڵاتێک ئەگەر ئەوە بکاتن معناوێ ئەو دەسەڵاتێکی تەندەروست نییە و دەبی پێداچنەوە بەخۆی بکات باشە پێ دوایەوەی کاتشمان کەمەوە بەس پێ دوایەوەی کە دەکرێت لە کوردستان حکومڕانی نییە بازرگانی کردنە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەوەی کە ئێستا دەکرێت لە کوردستان بەتاکید حکومڕانیەکی تەندەروست نییە چکە کۆمەرێک دەسەڵات بە کۆمەرێک ئیتیهامی لەسرە لەوانەیە کە ڕۆژانە بەحث دەکرێتن ئەوە نەفرت شەفافێت تیرانیە ئەوە ئار دەدرێتە کۆمپانیەکان بە ناوی قانونی ئیستیسمار و ئەوانە بەڵام لە حەقیقەتدا وانە خەڵک دەرێن
پارە وەرەگیرە ئەو کۆمپانیانە خەڵک دێ بەعزێ مەسئولین شەریکن بەتەکید ئەوە هەموو تەسیراتی خۆی هەیە. باشە سەبارەت بە کابینەی نوێم کە بڵان ئێستا کابینەکە خەریکە 2 ساڵە تەمەنی تاوە دەبێت زۆر بانگەشەی چاکسازیان دەکرد پێ وایە دەتوانرێت یاخود بۆچی نزیکەی 2 ساڵی چاکسازێکی ڕاستەقینە نەکراوە یاخود بۆ دەسەڵاتدارانی ئێستا چاوەڕوانیەوەیان لێ دەکرێت چاکسازی بکەن بە بۆچوونی بەڕێز ئیرادەیەکەیە؟ ئێرادەی چاکسازی ئەوەیە ئەوە جار دەبی ئەوەی کە دەسەڵاتی دەدەستە تەمەشای ئیش و کارەکانی خۆی بکات تەمەشای وەزعەکەی خۆی بکە بزانانی ئەو دەسەڵاتەی کە بەکاری دەینی ئایا دەسەڵاتێکی قانونیە یعنی ئەو شکانەی کە دێکا بە پێ قانون و بەرژەوەندی وڵاتەکەی و ملەتەکەیت یانە چینێنە من پێم وایە ئەوەی ئێستا هەروەکو باسم کرد وانە خۆی ئێستا هەموو ئەوەی ئەو کابینێ ئێستا کە باسی چاکسازی دەکە هەموو لەوەی کۆکردەوە کە موچەی مۆزەفین و مەسئولینی ئەوانەی کەم کردەوە قەیناکە من ناڵێم یعنی ئەوە خەتوچی باش یعنی من ناڵێم خراپە بەڵام کاکە جان ئەوە قەترەیەکە لە بەحرێک ئەوان مەفروضە بەشتە گەورەکان دابچن ئەوانەی کە بەخۆیان باش دەزانن چی و چی نییە بابێن بە کۆمپانیایی نەفتەکان دابچنەوە ئەوانەیە کە ئێستا نەفتیان قۆز کردیە بابێن بەو شەریکاتانە دابچنەوە کە دایانە کە اقتصادی هەرێمی کوردستانیان لەژێر دەستی خۆ دانایەوە بە کەیف خۆیان تەسەڕوفی تیا دەکەن دەبی لەوێەوە دەبی لە شتە گەورەکانە پێدا بچن ئەگەنا نازانم چاکسازی ئەگەر هەر بەوەندەی بیتێن کە معاشی مۆزەفی کەم بکرێتەوە و ئەوە بکرێت وەڵی من ئەوە بە 105 چاکسازی دانانێم چاکسازی دەبی بێن لە شتە گەورەکاندا بکە بابێن برێن کاکە ئەمە غەڵەتمان کرد ئەوهامان کرد ئەوهامان کرد ئەو غەڵەت و پێداچینەوە بەخۆیان بکەن یعنی شتێکی ئاسانە من پێم وایە شتێکی زەحمەت نییە ئەگەر ئەو برادرانە بیانەوێ وەزعەکان چاپکەن دەکرێت و ئێساش نەچوە بچیتن بەڵێ دوا پامە دووە کۆی کە خەڵک یاخود ئۆپۆزیسیۆنیش دەبێت ڕۆڵی چی بێ خەڵکی ناڕازی لەم بارودۆخەوە کو دوا پامیش دەکە شتێکت ما بێ سوپاس دەکەین وڵا پێمی من هەر ئەوە باسم کرد من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم یعنی بەڕاستی چاکسازیەشی ڕیشەیی ڕاستەقی نەبکاتن و ئەوە بەخۆیان دابستنەوە بزان چیان کردیە و چیان نەکردیە ئاترا بە غەڵەتەکەی خۆیان بکەن بێنەوە خزمەتی وڵاتەکەیان بکەن جارێکی دیکە و ئەو سەروەت و سامانەی کە هەیە بە تەواوەتی بێتە خەزینەی هەرێمی کوردستان کاکە ئەمە باوتان هەبیتن هەرێمی کوردستان هەرێمەکە گەلێک دەورەمەندترە ئێستا دووەری خەلیج کە بەحسی ئیمارات دەکەن ئەوهایە ئەوانە هەر نەفتیان هەیە بە پارەی نەفتی ئەوان کردی ئەمە جگە لە ئەوەی نەفتمان هەیە ئەمە عادەشی زۆر بە پیتمان هەیە کە دەتوانی کشتتوکاڵ بەشی خۆمان و لۆ دەرەوەش بنێرین ئەمە ئاوەشی گەلێک زۆرمان هەیە ئەگە بتوانێت ئستقلال بکرێت سەردە و شتواتیا بکرێت ئەمە ئەو شاخ و داخانەیە کە هەمانە ئەگەر بکرێتە شوێنی سیاحی باش و وەکو ئەوانەیە کە لە ئەوروپا و لە شوێنەکانی دیکە هەیە وارداتێکی گەلێک زۆرمان دەباوتان هەبیتن ئەستەن پێویستیمان بۆی نییە هەر نەفت دەبێنین و ئەو نەفتە بینێتەوە لەژێر ئەو خاکەن و ئەجاری داهاتوومان یعنی ئستێکل ئەوان وڵات دەیەن ئەگەر نەفت ئەوە بیتن نەفت دراماگەیتە سەر بەخۆی با بە نەفت دەرگەیتە سەر بەخۆی بەڵام بە شەرتێک ئەتو بەباشی ئیستثماری ئەو مەسلەیە بکەن کوردستان لە هەموو ڕوویەکەوە دەورەمەندا و ئەمن پێم وایە لە هەموو لە منتیقەی شەرق ئەوسەد کەم شوێن هەیە هەچی کوردستان دەورەمەند بیتن ئەگەر ساحێبێکی ڕاستەقینەی هەبیتێن زژی بە وڵاتەکەی خۆی بسوتێ زژی بە ملەتەکەی خۆی بسوتێتن و عەدالەت و قانون جێبەجێ بکات و زۆر سپاسان بەڵێ سپاس دەکەین مادومان کردی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێز فاروق جەمیل وەزیری پێشووتری دادی حکوومەتی هەرێم لە کابینی پێنجەمی حکوومەتی هەرێم سپاس دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سپاس بۆ بینێرانی مرۆ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ